لەسەر کوشتنی ڕۆژنامەنووس و دادسێن لە شاری دۆک ڕێکخراوی نێودەوڵەتی چاودێری مافەکانی مرۆڤ ناسراو بە هیومان ڕایتس وۆچ داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە لێکۆڵینەوەیەکی بێلایەنانە لە کەیسی کوشتنی وەداد بکات. ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ لە راپۆرتێکدا جەختی کردوێتەوە و دادسێن لەلایەن هێزانمنیەکانەوە ڕەشەی لێکراوە و لە سیانزەی ئابیشدا فرێنراوە و بە کوژراوی دۆزراوەتەوە. هیومان ڕایتس وۆچ هەندێک زانیاری کە لە هاوڕێ و کەسوکارەکەی وە دادسێن وەریگرتووە لە راپۆرتەکەدا خستوێتە ڕوو. باسی لەوە کردووە یەکێک لە هاوڕێکانی نامەیەکی هەڕەشەی کوشتنی بینیوە کە بۆ موبایلەکەی وە دادسێن ڕەوانە کراوە. بەپێی ڕێکخراوەکە وەداد بۆ هاوڕێی و تۆ لەو بڕوایەدایە ئەو کەسەی نامەکەی ناردووە کار بۆ دەستگای پاراستنی سەر بە پارتی دیموکراتی کوردستان دەکات. ڕێکخراوەکە لە راپۆرتەکەی داماژەی بەوە داوە لە ماوەی 12 مانگی ڕابردوودا وە دادسێن بەهۆی نووسین و ڕەخنەکانیەوە لە دەسەڵاتدارانی هەرێم و پارتی دیموکراتی کوردستان بەردەوام لەلایەن ئاسایشەوە ڕوبەڕووی لێکۆڵینەوە بۆتەوە. هیومان ڕایتس وۆچ لە راپۆرتەکەدا دەڵێت وەک دەوترێت وە دادسێن نزیک بۆ لە پاکەکە. تارق حسێنی برای وەداتیش لە راپۆرتەکەدا ڕایگەیاندووە وەداد لە مانگی تەمموزدا پێیوتووە ئاسایشی سەر بە پارتی دەستگیریان کرد و پێیان وتووە یان دەبێت دواز لە میدیای پاکەکە بێنێت یان زانیاری هەواڵگریان پێ بدات. لە راپۆرتەکەدا براکەی وە دادسێن وتوێتی لە مانگی تەمموزدا براکەی لەلایەن ئاسایشی پارتیەوە لە کاتی لێکۆڵینەوەدا ئەشکەنجە دراوە و بە شێوەیەک کەشان و پەراسوەکانی شوین و مۆر بۆتەوە و بۆ ماوەی دەڕۆژ نەیتوانیوە بەڕێگادا بڕوە. سارا لیا ویتسۆن بەڕێوەبەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ ڕایگەیاندووە پێویستە حکوومەتی هەرێم وەڵامی جددی هەبێت لەبارەی ئەوەی چۆن ئەو ڕۆژنامەنووسە بە ڕۆژی ڕووناک فرێنرا و کوژراوە لە کاتێکدا کە چەندین جار لەلایەن هێزەکانی ئاسایشەوە لێکۆڵینەوەی لەگەڵدا کراوە. بەرپرسەکەی هیومان ڕایتس وۆچ ڕاشی گەیاندووە وە دادسێن یەکێکە لەو دایان ڕۆژنامەنووسانی کە لە هەرێمی کوردستاندا ڕوبەڕووی کوشتن یان هێرشکردنە سەر و ئەشکەنجەدان یاخۆت زیندانیکردن کراونەتەوە. لە راپۆرتەکەدا ئاماژە بە راپۆرتێکی سەنتەری میترۆ دراوە باسی لەوە کردو لە ساڵی 2015دا 145 کەیسی پەلاماردان و توندوتیژی بۆ سەر ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان تۆمارکراون. لەوانەش دەستگیرکردن و دادگاییکردنی ڕۆژنامەنووسان بە بێبوونی بەڵگەی یاسایی و مامەڵەی نادروست لەگەڵ ڕۆژنامەنووسان و کوشتنیان. هیومان ڕایتس وۆچ جەختی کردوتەوە چاوپێکەوتنیان لەگەڵ 20 ڕۆژنامەنووس کردووە و ڕایانگەیاندووە بەردەوام هێزانمنیەکان هەڕەشیان لێکردوون و هێرشیان کردوتە سەریان و دەستیان بەسەر کەلوپەلەکانیان داگرتووە یاخود شکاندویانە. لە کۆتایی راپۆرتەکەدا هیومان ڕایتس وۆچ ئاماژەی بە کەیسەکانی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان کاوە گەرمیانی و سۆرانی مامەحەمە و هەروەها بڕیاری زیندانیکردن بۆ شێروان شێروانی و سەباح ئەتروشی کردووە. هەروەک باز لە زیندانیکردنی ئیسا بارزانی دەکا لەلایەن دەستگای پاراستنەوە بۆ ماوەی 6 مانگ وەک ڕێکخراوەکە دەڵێت.